لە مێژەکە ژن لە مافەڕەوە و ئینسانیەکانی خۆی لەلایەن هەموو یەکەگەلی کۆمەلگاوە بێبەشکراوە. لە سەدەی هەژدەی زاینیەوە ژنانی دنیا بەرەبەرە خۆیانیان بۆ گەیشتن بە مافەکانیان ڕێخستووە. ڕۆژی 8 مارس هێمایەکە لە خەباتی هاوسانی خوازی ژنان. بزوتنەوەی ژنان بزوتنەوەیکی ڕەوا و یەکسانی خوازی و پێشکەوتن خوازانەیە کە بۆ ئازادی ژن لە هەموو یاسا و کولتوری دژەژن هەوڵ دەدات. ئازادی ژن ئازادی کۆمەلگایە. بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی ڕۆژهەڵات TV سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێت. سەبارەت بە 8 مارس لە دیدارێکدا بە بەشداری هاوڕێ موختاری ئەحمەدی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لەگەڵتانی. هاوڕێ موختار بخێر بێت. ئسلام هەیە لە خزمەتی بەڕێستان و هەروەها بینەرانی خۆشەویستیش. پیرۆزبایی 8 مارس لە ئێوەی بەڕێز و هەروەها هەموو ژنان و پیاوانی یەکسانی خواز و عەداڵەت خوازەکەم لە کوردستان، ئێران و جیهان بەگشتی. زۆر سپاس. کاک موختار، 8 مارس چ ڕۆژێکە؟ هاوڕێ سەرگۆڵ، ئەگەر ئێمە بین باس لە ڕۆژی 8 مارس بکەین، هەروواکە لە پەڕەکانی مێژوو بۆمان باس دەکات. لە سەدەی هەژدەی زاینیدا کۆمەلگای جیهانی کۆمەڵێک پێشکەوتنی لەباری سەنعەت و تەکنۆلۆژی و هەروەها گەشەی کۆمەڵایەتی کرد کە تەئسیرات و کاریگەری زۆری بوو لەسەر داڕشتەی سیاسی، فەرهەنگی، ئەقتسادی ئەو کاتی کۆمەلگای جیهانی و ئێستاش لەگەڵ بێت بەردی بناغی ئەو پێشکەوتنانە هەر لەو سەردەمەوە هات. بە هاتنە ئارای گەشەی سەنعەت و تەکنۆلۆژی و هاتنە ئارای ناوەندەکانی کار لە ئەوروپا و لە ئامریکا، لەگەڵ خۆیدا هێزێکی کار هاتە مەیدان کە بەشێک لەو هێزەکارە بە حکمی ئەوەی کە نیوەی کۆمەلگا ژنانن، ژنان بوون بە بەشێک لەو هێزەکارەی کە ڕویان لە کارگە و کارخانە و ناوەندەکانی کار کرد لە ئەوروپا و لە ئامریکادا. بە حکمی ئەوەی کە کولتور و داب و نەریتی ئەو کاتی هەم ئامریکا و هەم ئوروپاش و تەئسیراتی کلیسا لەسەر کۆمەلگا، ژنان وەکو پلەدوو سیر دەکران و تووشی بێمافیهایەک بوون لە ئەو سەردەمی ئوروپا و ئامریکادا. بە بوونی ئەو هێزەکارە هەروواکە ئاماژەم پێکرد چەوسانەوە و زۆڵم و ستەم و هەڵاواردنهایەکی جۆرە و جۆر لە دژی ژنان هاتە ئاراوە. لە ساڵی 1950 زاینی ژنانی کارخانەی ڕیسەندگی و بافەندگی و یا جلوبەرگ دروستکردن لە نیویۆرکی ئامریکا بە حکمی ئەوەی کە خاوەن کارگە و کارخانەکان و ناوەندەکانی کار هەم حەقدەستی کەمیان پێدا و هەم سەعاتکاری زۆریان بوو و هەم تووشی ئەنواعی هەڵاواردن و بێمافی کرابوون، لە ڕۆژی 8 مارسدا خۆپیشاندانێکی بەرینی جەماوەریان ساز کرد کە لەلایەن پۆلیسی ئەو کاتی ئەمریکاوە بە شێوەیەکی دڕندانە سەرکوت کران. دیارە ڕەوتی ڕوو لە گەشەی کۆمەلگا و بزوتنەوەی ژنان هەتا هات پەرەسەندن و بڕێک تۆکمەتر بوونی بەخۆوە بینی. لە ساڵی 1970دا واتە لە یادی 50 ساڵەی سەرکوتی خوێناوی ژنانی نیویۆرک بۆ جارێکی دیکە ژنان ئەمجارە بە دروشمی بەدەستهێنانی ڕێی مافی ڕێیدان و هەروەها مافی بەرابەر لەگەڵ پیاوان و هەر مافی بەرابەر لەگەڵ پیاوان لە بواری فەرەنگیۆ، لە بواری اقتصادیۆ، لە بواری سیاسیۆ ئەمجارە بڕێک بەرینتر خۆی نیشاندا، بازم هات نەخیابان. لە 1970 هەتا 1970دا بەزوتنەوەی ژنان لێرە و لەوێ بە هەمان شێوە دەهات نەمەیدان. لە 1910دا ئەمجارە لە ئوروپا لە وڵاتی ئۆتریش بە ڕاهبەری ژنانی سۆسیالیست و لەوانە کلارا زێتکین کە ڕاهبەری ئەوانی دەکرد، خۆپیشاندانێکی جەماوەری لە ڕۆژی 8 مارسدا هاتە ئاراوە کە زیاتر لە 30,000 کەس فقط ژنانی ئۆتریشی لەو ڕۆژەدا بەشدار بوون و هاوکاتیش لە ئاڵمان و لە دانمارک و بەشێکی بچووک لە وڵاتانی دیکەش لە ئەوروپا بەشداری لەوەها ئاکسیۆن و خۆپیشاندانێکی جەماوەریان بۆ بەدەستهێنانی مافی بەرابەر لەگەڵ پیاوان ئەنجامدا. لە
ساڵی 1940 بە هەمان شێوە کە شەڕی یەکەمی جیهانی دروست بوو هەتا 1970 بۆ ئەو ماوەی 4 ساڵە بە حکمیەوەی کە قوربانیانی شەڕ هەمیشە بەشێک لە کۆمەلگا کە زیاتر خەساردیت و بووە ژنان و منداڵان بوون. ژنان دەبووە هەم باری قورسی بەخێوکردنی منداڵان و خەمی لە دەستدانی باوک و هاوسەر و کوڕ و ئازیزەکانیان هەڵگرتایە. لەو سەردەمەشدا بە حکمیەوەی کە شەڕ بووە و ژنان زیاتر تووشی بێمافووی بوون. لە 1916 و 1970 بەتایبەت لە 1970دا کە ساڵێک پێش کۆتایی شەڕی جیهانی یەکەم بوو، ژنان لە سانت پێتربورگ خۆپیشاندانێکی بەرینی جەماوەریان ئەنجامدا کە ئەو کات لە شۆرەوی ئەو کات کە خۆی بەشێک بووە لە شەڕەکە کە لە نێوان متفقین و متحیدیندا هاتوونە ئاراوە خودی شۆرەوی سەرانی شۆرەوی ئەو کات بەشێبوون لە معادڵەکە، هەم لە دژی بێمافی خۆیان هاتنە مەیدان ژنان و هەم لە دژی شەڕیش دروشمهایەکیاندا کە ئەم شەڕە کە بووەتە مایەی کارەسات و برسیەتی و فەقر و هەژاری بەشێکی زۆر لە کۆمەلگا کۆتایی پێبێن. دیارە ڕەوتی ڕوو لە گەشەی بزوتنەوەی ژنان لە ئەو سەردەمەدا وای کرد کە شتەکە گشتگیر بێتەوە لە بەشێکی زۆر لە وڵاتان، نەک تەنیا لە ڕۆژی 8 مارسدا، لە ڕۆژی ئەوەڵی مانگی مەکە ڕۆژی جیهانی کرێکارە، لە ڕۆژی 21 مارس، لە ڕۆژی 19 مارس، لەمانە بەبوونەی ڕۆژی ژن یا خێشتە دیاری نەکرابوو داهاتنە مەیدان ژنان خۆپیشاندانیان دەکرد. بەڵام ئەوەی کە دەتوانین بڵێن ڕاستیمیەتێکی پێدرا بە پێی بڕیاری 1923 ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان کە لە کۆتایی ساڵی 1975 و سەرەتای ساڵی 1976 بە پێی ئەو بڕیارنامەیە ڕۆژی 8 مارس وەکو ڕۆژی جیهانی ژنان لە جیهاندا دیاری کراوە. لەو ساڵە بەدواوە لە هەموو وڵاتان بە شێوەیەکی تۆکمەتر لەو ڕۆژەدا ژنان و پیاوانی ئازادی خواست بۆ بەدەستهێنانی مافەکانی ژنان و بەرابەری لەگەڵ پیاوان دێنە مەیدان و بە دروشمایەکی باش و ڕێکوپێک ئاکسیۆنهایەکی جەماوەری بەڕێوە دەبن. کاک مختار، بە پێ تۆزیحاتەکانی بەڕێزت و گێڕانەوەی مێژوو و لە سەرەتای ئەو دەستپێکی ئەترازاتی ژنانە و بە دوای ئەوە 50 ساڵ تێدەپەڕێت وە دوای 50 ساڵەوە هەمان ئەتراز و لە هەمان زەمینە بۆ حەق و حقوقەکانی ژنان زین و ئەبێتەوە و ئەمە بەردەوام هەتاکو ئێستاش درێژەی بووەوە بە پێقسەکانی خۆت ئەم مبارزە ڕوو لە گەشەیە. بە بڕوای ئێوە بۆ دەبێت ڕۆژێکی تایبەت هەبێ، ینی بە خەباتی ژنان ڕۆژێکی تایبەت هەبێ بەناو ڕۆژی جیهانی ژن؟ بەڵێ تماشا هەوڵە سەرگۆڵ، ئەگەر ئێمە تماشای هەموو وڵاتانی جیهان بکەین، کێشەی ژن کێشەیەک نییە کە تایبەت بە یەک وڵات بێت. کێشەیەکی گشتگیرە هەر لە ئەمریکای لاتینەوە بگرێت تا دەگاتە ئەمریکای شماڵی، ئافریقا، ئاسیا و ئوسترالیا و هەموو وڵاتانی جیهان بە حکمی زاڵبوونی یاسای پیاوسالاری، کللتور و دابوو نەریتی تێکەڵ بە مەسەبە جیاوازەکان و ئاینە جیاوازەکان ژنان ڕۆژانە سەرکوت دەکرێن، تووشی بێمافی بوون. دویچە وێلە یاسایتی دویچە وێلە لە بەش ئینگلیسیەکەیدا ڕاپرسیەکی لە ساڵی 2019دا ئەنجامداوە لە 187 وڵاتدا. لەو 187 وڵاتەدا تەنیا چەند کشوەر وەکو سوئێد، دانمارک، بەلژیک، فەرەنسا، لێتۆنی و لوکزامبورگ لە یاسای بنەڕەتی وڵاتەکەیاندا مافی بەرابەری ژنان لەگەڵ پیاوان لە یاسای بنەڕەتی وڵاتەکە ڕەچاو کردووە. بۆیە باقی وڵاتان بەشێک لەو زۆربەی وڵاتانی ئوروپایش کە مدعی دموکراسی و ئازادی یا مافی بەرابەرن هێشتا لە یاسای بنەڕەتی وڵاتەکەیاندا بێجگە لەو 6 وڵاتێکی ئیشارەم پێکرد نەچەسپاوە مافی بەرابەر ژنان لەگەڵ پیاواندا. بۆیە نەکەرەوە ڕۆژە ڕۆژی جیهانی کرێکار هەیە، ڕۆژی جیهانی منداڵان هەیە، ڕۆژی خۆشەویستی هەیە. دیارە ئەوە زەرورەتی کۆمەلگا و ناپێشکەوتووی کۆمەلگای مرۆڤایەتیە وای کردووە کە ئێمە ڕۆژێک لە ساڵدا دیاری بکەین وەکو سومبلێک بۆی کە مافی ژنی تێدا ڕەچاو بکرێت. ئەمە
ئەتوانێت بۆ کۆمەلگای جیهانی هەم کارەسات بێ و هەم شتێکی ناخۆشیش بێت بۆ هەموو ڕۆژێک ڕۆژی پیاوان بێت لە ساڵەکەدا تەنیا یەک ڕۆژی ژنان بێت دیارە ئەمە نیشان لەوەیە کە هەم کللتور و دابوونەریتی دواکەوتو وە سەقەت و پێشگر بە پێشکەوتە کۆمەڵایەتیەکان وای کردووە کە کۆمەلگای جیهانی یا عەقڵیەتی کۆنتریا ئەم سەردەمی کۆمەلگای مرۆڤایەتی هەڵسێ بە دانانی ڕۆژێک کە 8 مارسە بە ناوی ڕۆژی جیهانی ژنانەوە کاشکە ئاوا نەبوایەت و ینی ئاستی گەشەی کللتوری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری تاکی کۆمەلگای جیهانی وا بوایەت کە ئەگەر باست لەوە بکردایەت خەڵک بە جۆرێتر و بە پێکەنینەوە پێیان ڕوانایەتە ئەو ڕۆژەی کە بۆ دیاری کراوە ینی وەکو شتێکی ناپێویست لە خەڵەمدادکرایە کە ئەوش لە سەردەمێکدا توان ئەوە بڵین کە مافی بەرابەر لە هەموو وڵاتان بۆ ژنانیش لەگەڵ پیاوان دەستەبەر کرایەت هیوادارم بۆ ئاستە بگەین. کاک مختار بە بڕوای ئێوە ئایا خەبات بۆ بەدەستهێنانی مافەکانی ژن یا بە جۆرێکی تر باسی بکەین گەڕانەوەی ماف بۆ ژن ئایا بەتەنیا ئەرکی خودی ژنانە ئەرکی پیاوان لەم نێوانەدا چییە و پیاوان چۆن دەتوانن ساپۆرتی ئەم بزوتنەوە بکەن و ڕۆڵ و نەخشیان هەبێ لە پاڵپشتی لە هاودەنگی ژنانە بە تایبەت لەو کۆمەلگایانە کە کۆمەلگایەکی دواکەوتون. نەخێر تەنیا ئەرکی ژنان نییە هەڵ بدەن بۆ بەدەستهێنانی ئازاری و مافەکانی خۆیان کە لەلایەن ڕەگەزی بەرامبەر پێشێل کراوە. ئەگەر ئێمە ئاوڕێ بدەینەوە لە مێژوو دەبینین کە ئەوەی کە سەرکوتی ژنانی کردووە پیاوان بوون ئەوەی کە قانون و یاسا و ڕێسا و کللتورهای جۆرا و جۆر سونەتهای جۆرا و جۆر دروست کراوە و سەپێنراوە بەسەر کۆمەلگاوە ژنان دروستیان نەکردووە پیاوان دروستیان کردووە کەوایە کە خودی پیاو کە بەردی بناغەی ئەم نەعەداڵەتی و نابەرابەریەی داناوە ئێستا لەباری مەسەبیۆ لەباری فەرەنگیۆ لەباری اقتصادیۆ لە هەموو بوعدەکانی کۆمەلگا کە تۆ بێی باسی لێوەکەی هەموو ئەوانە داڕشتەی عەقڵیەتێکی پیاوانە بووەکە لەلایەن پیاوە هاتە سەئاراوە بۆیە دەبێ پیاوانی کۆمەلگا بە گۆڕینی عەقڵیەتی خۆیان و بیرکردنەوەی خۆیان لەباری فەرهەنگیەوە دەست پێ بکەن و هەر لە بنەماڵە و خێزانەوە تۆ دەبێت ئەوە دەست پێ بکەیتەوە گەر منداڵەکەت یا کوڕەکەت یا کچەکەت لەگەڵ فەرهەنگێکی کراوەدا پەروەردە بکەیت سبەی ڕۆژ تۆ مناڵێک یا کوڕ و کچێکی کراوە و ئۆپێنت دەبێت بەڵام ئەگەر تۆ هەموو ناخۆشیەکانی نێوان خێزانەکە لەگەڵ مناڵەکان تابەشکەی مناڵەکانیشت بە هەمان شێوە بە کللتورێکی سەقەتەوە پەروەردە دەکرێن پیاوی کورد هەموو خۆشەویستیەکانی لەگەڵ هاوسەرەکەیە لە ژوورێکی تاریک ماچکردنی محەبەت پێکردنی بەڵام ئەوەی کە شەڕ و قسەی ناشرین و ناو ناتۆرەی ناشرینە کە ئەویش بازم لە کللتوری زاڵ کە ئەویش بە هەمان شێوە پیا و دروستی کردووە لە بەرابەر مناڵەکان یا ئێنێتە گۆڕێ کە ئەمە تاسیراتێکی دەرونی کۆمەڵایەتی فەرەنگی ڕۆشنبیری لە ناخی ئەو منداڵەدا دروست دەکات لە ماوەی ساڵانی ڕابردوودا ئەگەر ئێمە بین باز لە کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات بکەین دەیان حرەکەتی باشی هەم ڕۆشنبیری و هەم لە ڕاستای گەشەی کولتوری ئەو کۆمەلگایە هاتووسە ئاراوە بۆ وێنە ئەگەر عەلی نەجاتی کچەکەی فریشتەی نەجاتی لە شاری مەریوان سەردەبڕێت هەزاران کەس بە دروستکردنی ئاکسیۆنێکی جەماوەری لە شاری کانی دینار دێنە مەیدان و ئاخوازیاری ئەوەن کە ئەم کەسە محاکمە بکرێت و بایکۆتی ئەو جۆرە حرەکەتانیان کرد کە نابێت لە کۆمەلگادا بێتە ئاراوە بۆ یەکەم جار ژنان خۆیان چوونە سەر مەزارگەی ئەو کچە و خۆیان ئەو کچیان ناشتوو و حرەکەتهای دیکەش لە ساڵانی ڕابردوودا هاتوتە ئاراوە بۆ وێنە مەسەلەی سومەیە فەیزەڵاپوورەکە لە شاری بۆکان دەکوژێ مەسەلەی فەرینازی خۆسرەوانیەکە لە شاری مەهاباد لەلایەن پیاوانەوە دەکوژرێت ئاکسیۆنهای جەماوەری دێتە ئاراوە ویا کاتێک کە قازیەک لە شاری مەریوان لیباسی ژنانەکە بە وەسیلەیەکی سەرکوت یا وەسیلەیەکی سزا ژنانی سوورپۆش لە مەریوان دێنە خیابان و لەگەڵ پیاوانێکە کە
خوازیاری ئەوەن کە هەم قازیەکە محکوم بکرێت و هەم لە ژنانی لە لیباسی ژنانش کە بەشێکە لە فەرهەنگی ئێمە بەشێکە لە سونەتە باشەکانی ئێمە یا بەشێکە لەو فەرهەنگەی کە ساڵهای ساڵە ئێمە لەگەڵ یا پەروەردە بووین ئەویان محکوم کرد بۆیە ڕەوتی ڕوو لە گەشەی کۆمەلگا دەبێت پیاوان تەئسیر گوزار بن لەوەی کە پێشقدەمی ئەوە بن کە ئەو ئاکار و کردەوانەی کە لە باری قانونیەوە لە باری فەرهەنگیەوە لە باری کۆمەڵایەتیەوە دێتە مەیدان ئەوان دەبێت پێشی پێ بگرن دیارە پیاوانی کۆمەلگای ئێمە بەشێکیان بێدەسەڵاتن وەکو باری ئیداری و مدیریەتی و ئیجرایی وڵات و بەشێکیان نمایندەگانی مەجلسی شۆرای ئیسلامین یا خاوەن دەسەڵاتن دیارە دەسەڵات و ماهیەتی خودی کۆماری ئیسلامیش و ئیدئۆلۆژیک بوونی ئەو سیستەمە وای کردووە کە هەم پیاوانیش ئیزۆلە بکەن و نەتوان بەو پێی کە چاوەڕوان دەکرێت کە پیاوانی ڕۆشنبیر و هاوشان لەگەڵ ژنانی پێشکەوتن خواز ڕەچاوکەری ئەو فەرهەنگە پێشکەوتووە بن کە کار بکەن لە ڕاستای هەم بە ڕۆشنبیرکردنی کۆمەلگا و هەم لە ڕاستای ڕۆشنکردنەوەی ئەو جامعەی کە ئێمە وەکو هەدەف بۆمان گرنگە بەداخەوە بەهۆی ئەو سیستمە هێشتا پیاوانی کۆمەلگای کوردستان بە حکمیەوەی کە لەژێر دەستی کۆماری ئیسلامی ئەو سیستمەیەکە بە هەموو شێوەیەک لەباری قانونی لەباری ئاینەکەی کە مشخصە و لەباری فەرهەنگیشەوە ژنان نەکرد وەکو نیوەی ئینسانێک سەیری بۆ کراوە بەڵکو بە شێوەی سیستماتیک ئەوە هەتا سیستم و ماهیەتی کۆماری ئیسلامی حاکم بێت بەداخەوە نە ژنان دەتوانن و نە پیاوانی ئازادی خوازیش دەتوانن بەو ئینتزارات و چاوەڕوانیە کە جامعەیەکی مۆدێرن و پێشکەوتن خواسەیەتی لە پیاوان نایەتە دی بەڵام ئەوەی کە گرنگە باسی لێ بکەین لە کۆتایی بەرنامەکە ئەوەیەکە ژنە پیاوان چۆن لە ساڵانی ڕابردوودا شان بەشانی ژنان خەباتیان کردووە هاتوونەتە مەیدان پاڵپشتیان بوون لە ئاکسیۆنەکاندا بەشداریان کردووە ئینتزارات و چاوەڕوانیەکان ئەوەیەکە لە ساڵانی داهاتوشدا نەگەر لە کوردستان بەڵکو لە ئێرانیش بەگشتی کە زیاتر خۆیان دەرخەن پیاوان زیاتر پاڵپشتی لە ژنان بکەن هەتا بتوانین ئەگەر ئێمە وەکو تاکی کۆمەلگان شێوەیەکی ڕۆشنبیرانە ویا پێشکەوتوانە مامەڵە بکەین لەگەڵم کەیسا حتمەنەکە لە ساڵانی داهاتوودا ئاکام و نەتیجەیەکی باشی دەبێت لە پێناو ئەوەی کە ئێستا لە کۆمەلگاشدا بووە لە دەرەوەی سیستمیش بۆ ئێمە بین ئەو فەرهەنگە پێشکەوتووە پەرە پێ بدەین حتمەنەکە لە نەسڵەکانی داهاتووە کاریگەریەکی موسبەتی دەبێت کە ئەوان بە جۆر و ڕوانگەیەکی باسترەوە سەیری مەسەلەی ژنان و کەیسی ژنان و بزۆتنەوەی ژنان بکەن. بەڵێ کاک مختار زۆر سپاس لە کۆتایی بەرنامەکە پێم باشەکە ئەو پرسیارەتان ئاراستە بکەم کە بەپێ ئەو ناقانونیانە کە بەرامبەر بە ژنان هەیە لە ئێمە باسمان لە ناوخۆی ئێران و ئەو مشکلاتەوە ئەو مسائلە کە ڕوبەڕووی ژنانە بێتەوە و بە هەمان نسبەت کە ژنان ئەچەوسێنەوە ئەمە کاریگەریشی لەسەر پیاوانە بێت و ئەسەن ئەو فەزا وجودی نییە کە نە ژنان و نە پیاوان بتوانن ئازادانە یا بتوانن ئەسەن لە خیابانەکانە بن بە شێوەی ئەعترازاتی بەرین ئەو داواکاریە کە خۆیان هەیەە ڕوبەڕووی دەسەڵاتی ئێستەی ئێران ڕوبەڕووی بکەنەوە و داوای مافەکانی خۆیان بکەن چونکە هیچ وەڵامی وەرناگرن. ئایا بە بڕوای ئێوە تێکەڵکێشکردنی بزوتنەوەی ژنان لەگەڵ بزوتنەوەی گەشتی نەتەوەی کووردا ئەتوانێت ڕێکارێک بێ بۆ حەلی ئەم مەسەلە؟ سەبارەت بەم پرسیارە ئێمە لەگەڵ دوو کەیسی جیاوازە بەرەو ڕووین یەکێک کەیسی ژنانی کووردە و کەیسی ژنانی ناوچەکانی غیرە کوردستانە. ژنانی کورد 40 ساڵ لەوە پێش لە منبەری مزگەوتەکانەوە و لە باقی منبەرەکانەوە خوازیاری عەداڵەت و یەکسانی و مافی بەرابەر بوو لەگەڵ پیاواندا. ئەوان لەو سەردەمە بەدواوە لە سەنگەرهای جۆرە و جۆرە خەباتیان کردووە بۆ بەدەستهێنانی یەکسانی و عەداڵەت لە کۆمەلگای کوردستاندا. بەڵام ناوچەکانی دەرەوەی کوردستان لەوەها
شتێک بەرخۆردار نەبوون چونکە بێجگە لەوەی کە هەم سیستمەکە هەم دابوونەریتەکە هەم ئاین و مەسەبە جیاوازەکان ئەهرۆم فشاریە ئەهرومێکی سەرکوت بوون لەسەر خوردی ژنان بە هاتنە سەرکاری خوردی کۆماری ئیسلامیش لە ساڵی 1970 زاینی بۆ جارێکی تر ژنان چەندین قات هەم سەرکوت کران و هەم لەباری یاسایی و لەباری مدیریەتی و ئیجراییەوە تووشی بێ مافی بوون. ئێمە ئەگەر بین تماشای خودی یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی بکەین دەبینین کە لە بەرگە و مادەکانی 11 14 11 15 11 17 310 و زۆرن ئەو بەرگە و مادانی کە ئێستا من حەزر زێنم لە ئیشارەیان پێ بکەین کە هەم مەسەلەی ژنیان بە مەسەلەیەکی گرنگ چاولی نەکردووە و ژنانیان تووشی بێمافی کردووە. ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بینیمانەکە جونبشا و بزوتنەوەهایەکی کۆمەڵایەتی و سیاسی و ڕۆشنبیری و فەرهەنگی لە ساحەی سیاسی ئێران و کوردستاندا هاتوتە ئاراوە کە ئەمە هەمەتوانێت دڵخۆشکەر بێ و هەمەتوانێت هەم خاڵی مثبەتی بووە و خاڵی منفیشی بووە. خاڵە مثبەتەکەی ئەوە بووە کە کۆمەلگایەکی زیندوو نیشانداوە، بەڵام خاڵە منفیەکەی ئەوە بووە کە ئەم بزوتنەوە و جونبشانەی یەکانگیر نەبوون، دەبێت میکانیزمی بدۆزرێتەوە بۆەوەی کە بزوتنەوەی ژنان بۆ لەگەڵ بزوتنەوەی کرێکاریە مەچ نەبێت، بزوتنەوەی ژنان بۆ نابێت لەگەڵ بزوتنەوەی خوێندکاریە، بزوتنەوەی معلمانە، بزوتنەوەی یا هەر باقی بزوتنەوەکانی دیکەیە کە لە ساحەی سیاسی ئێران و کوردستاندا بوونیان هەیە ئەگەر یەک بگرن هێز و وزە و پتانسیێڵێکی مەزاعەف تەولی دەکەنی تر. بۆیە ئەگەر لە داهاتوودا میکانیزمێک بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە ئەو جونبش و ئەو بزوتنەوەی کە لە ساحەی سیاسی ئێراندا هەیە هەر لە کرێکاریەوە هەر لە ژنانەوە هەر لە خوێندکارانەوە بگرە هەر لە مامۆستایانەوە بگرە ژینگە پارێزیەوە و فەرهەنگی و ڕۆشنبیریەوە بگرە، هەموو ئەوانە ئەگەر لە یەک زەرفدا بەناو جونبشێکی سەراسەری ڕێبخری حتمەنەکە هەم ڕژیم تووشی پاشەکشەکات و هەم گەشە و پێشکەوتنی ئەو بزوتنەوانە وا دەکات کە هەم مەسلەی کرێکار لە ئێراندا بچێتە قۆڵامێکی دیکەەوە، هەم مەسلەی مافەکانی ژنان و بزوتنەوەی ژنان بەرەو ئافارێکی تر کە بەباری مثبەتە هەنگاو دەنێت و هەم وزە و توانایەکی زۆرتری تێت کە گەرەمانە پاڵپشتی لە یەکتری بکەن و هەم ڕژیمیش ناتوانێت بەو شێوەیە کە بینیمانە کرێکارانی حوتەپەی بەو شێوەیە سەرکوت کرد، بزوتنەوەی ژنانی بەو شێوەیە هەر لە شارەکانی تاران و باقی شوێنەکە شاری تاران و باقی شارەکانی دیکەی ئێران کە ڕۆژنانی مەیدانی انقلاب و چوارشەمبەهای سفید و ئەوانەی بەو شێوەیە کە سەرکوت کراون حکمی درێژماوە و ئەوانە دراون. ژن بووە 20 ساڵ عمری بووە 24 ساڵ حکم دراوە، یانێ 4 ساڵ لە تەمەنی خۆی زیاتر حکم دراوە کە ئەمە توانێت بۆ کۆمەلگای ئێران کارەسات بێ. ئەوەی کە هەڵدەگەڕێتەوە بۆ داهات و دەبێت چی بکرێت، دەبێت هەم ئەو جونبشانەی کە ئیشارەم پێکرد لە ساحەی سیاسی ئێراندا هەوڵ بدێت کە هەم نزیکایەتی بکرێت و هەم هەوڵەکان بکرێتە گەڕ بۆەوەی کە ڕاهبەرانی ئەو جونبشانەکە خۆیان لە ناوخۆی ئێراندا مەسەن تا 2 ساڵ لەمە پێش کە سپیدەی قلیانی ناناسی، سپیدە قولیانەها زۆرن لە کۆمەلگای ئێراندا کە دەبێت ئەوانە هەم بناسرێن و هەم ئەهداف و ئامانجەکانیان کە هەمویان مەسەلەی بێمافیە، مەسەلەی نەبوونی ئازادی و دیموکراسی و عەداڵەتە لە کۆمەلگادا، یانێ هەدەفهایەکی مشترەک هەیە کە ئەتوانێت لە یەک زەرفدا ئەوانە کۆبکاتەوە. هیوادارم لە داهاتوودا ئەوە بێتە دی و بەجێگایەوەی کە ئەو جونبشانەی کە ناوە خۆیان دەردەخەن لە ڕۆژهای واحددا بتوانن هەم ئەنەرژی خۆیان و هەم پتانسیێڵ و توانایەکانی خۆیان لە پێناو بەدەستهێنانی مافەکانی خۆیان بهێن نەگۆڕێ. زۆر سپاس کاک مختار بۆ بەشداریتان. بینەرانی خۆشەویست، سپاس بۆ ئەوەی کە تا کۆتایی ئەم دیدارە لەگەڵمان بوون و لە درێژەی زەنجیرە بەرنامەکانمان سەبارەت بە 8 مارس لەگەڵ هاوڕێیانی دیکەمان تینەوە خزمەتە. تا کاتێکی دیکە لای ئێوە خۆش.